ئەو کاتتان باش بەڕێزان ئەندە ڕووداوی بەپەلە ڕوودا پێویست دەزانین قسە و باسی ئێستا بکەین بۆیە یەک دوو دەقیقە دەست پێ دەکەین هەرچەندە ڕامانگەیان بوو سەعات 3 دەست پێ دەکەین بە داوای لێبوردن دەکەین حاڵەتە کاتە پێش دەبێ ئێمە زوو تەواو بکەم دەقا بەس ئێستا دەست پێ دەکەین هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو هەڵبژاردنەی کە بەناو وایە دەکرێتن کە هەموو ئەگەرەکان لەو هەندەیە نەکرێ بەداخەوە پرۆسەیەکی وا جوان دیموکراتی ترسی نەکردنەی گەلک زۆرە ئێستاکە هەندە قسە و باز دەکەین بەڕێزان بەس یەک دەقیقە هەندە بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن ڕووداوی بەپەلە ڕوودایە بۆیە باز دەکەم هاوڕێیان بەخێر بێن بەو پەلەپەلیە هەندە قسە و باز دەکەین بەخێر بێن یان دەی هاوڕێیان هەندە قسە و باسەکان دەکەین دوای ئەوە برادەر و شتیان ئێمە پچڕی دەکەین بەڕێزان ئەمە ئەگەر بێتەوە بیرتان هەلە دەمێکە ئەڵێن پارتی نایەتە پشتنی هەڵبژاردن هەوڵیدا لەبەر ئەوەی یەکێتی کۆمەڵە گۆلی سیاسی ئەو زاری 11 کورسەکەی لێبێت بتوان پارتی چکاردانەوە یەکی نوان دوو عێراق سەرپەرشتەکە کە لە یەکێتی نزیکە نەوەک لە پارتی یعنی لە شەرق ئەوسەد انتخابات بەڕاستی هیچ ساخ نییە نەکرد لە هەرێم بەس پێشان کۆدەکەی لەدەست پارتی بوو تا حەدەگەسە کۆدەکەی لەدەست یەکێتیە هەر بۆ زانین سەرۆکی کۆمیسیۆنیش یەکێتیە ئەوی ئەم بزانم دوای ئەوەی جەماعەتی سەدر دەرچوون ئەوان هاتن ئێران لیان نزیکە عێراق بەیوندیان خۆشترێ پارتی ڕۆحی لەوە چووە ئەو وەزعی ئێستا هەیە باش دەزانی پارتی ئەو کوڕەی جاران نامینێ بۆیە چەند بڕۆین هاوڕێیان چەند بەرەو انتخابات بڕۆین ئەوەندە زیاتر تەشەنوجات و کێشە دروست دەبی دوێنێ لە هەولێر لە ناو لای شوێنی دەڵاڵخانە چەندین سیارە برادەرێکەوە ڤیدیۆی کردبەوە لە بۆ من یعنی چەندین سیارەی ئاسایش ڕاوەستا بوو وێنەی عەقیدی تیرۆر کرا و هاوکار جاف ئیمزایان بە خەڵک پڕ دەکردەوە کە یەکێتی هێزەشی تیرۆریستە یەکێتیش دوای 1 ساڵ و چەند مانگێک وەڵا هەستا کەیسی ئەوەی بڵاو کردەوە کاچی خۆم ینی بەجددی ئەوە لە یەکێتی ئەتو کەیسی نیاز دەرگەڵەی ساڵ و هەندەکە لەو بڵاو ناکەیەوە لۆ ئێستا وەک کارت بەکاردەینی بۆ کارت بەکاردەینی ینی حاڵەتەکە درۆیەکی گەورەیە درۆیەکە لە چییە ینی کەیس بەرامبەر کەیس بەکاردێ من زوو گوتم کەیسی هاوکارزاف کە پارتی بێدەنگ بوو بالمقابل نیاز دەرگەڵەییش یەکێتی قسەی لەسەر نەکرد ئەو قسەی کرد ئەویش دەستی پێکرد هەمووتانە بیرتانە ئەوە ماشە و ئەوەیم بزانم هاوڕێیان دەیان شتی کەش لەو ماوەی دەی نەگۆڕێ هەتا انتخابات دەڕە بەڕێزان ئەو تۆمارە دەنجێ ئەوڕۆ پارتی بڵاوی کردەوە من نازانم بەڕاستی وەکو کەسێکی ئەوەیە بەڵام چەندین نمونەی وا هەبووە یان ئێستا برادەرێک لەو وارەدا زۆر شارەزایە وتی مەسەلەن لە تشرینی یەکەمی 2023 لە سەرەتای کۆنفرانسی پارتی پارێزگاران دەنگێکی ساختە بە دایمەکەی بڵاو کرێتەوە کە جوێن بە ستاف و بە ئەندامانی لێڤەرپۆل دەدا حزبەکەی مەسەن دوایە دەرکەوت کە درۆیە سیاست مەدارێکی ئەوە لە گوگل هەیە ها بۆ خۆتان بڕۆن لێدەن لە گوگل هەیە سیاست مەدارێکی سلۆڤاکی کە بانگەشە دەکە ساختەکاری دەکات و لە هەڵبژاردن دەباتەوە بە ناوی میشال شیمیچکەیە ئیسلۆڤاکی لە هەڵمەتی یەکەمی سەرۆکاتی هەڵبژاردن بە ناوی جۆ بایدن دەنگێک تەزویر کرا لە 20,000 کەس ناردرایە بە ڕۆبۆکۆڵی پێدەگوترێ ناردرایە کە ئەوە دەڵێت دەنگ نادن دەنگ مەدەن یعنی ئەو حاڵەتانە گەلک زۆرە ئەوەی ئەو ڕۆکرایە یعنی نازانم قسەک منطقێتی کەمە کەم ینی ئەم بۆ خۆم بەڕاستی ینی وەکو کەسێک
بڕوان پێ نییە بەڵام ئەو یەکلای دەکاتەوە کاکە دامەزراوەیەکی ئەکادیمی بابەتیە کە بەداخەوانە لە کوردستان لەناو مەسەرەن دەستگای نازانم هەرێم لە بۆ هەماهەنگیە نازانم ئەوەیە تەکنەلۆژیە کاکە لە بەردەستی پارتی ئەوە نایە بکاتن زانکۆکان مەسەلەن پارتیە یەکێتیە ئەو هەرێک بڵێ ئەو درێ ڕاست نییە مەسن دامەزراوەیەکرد نییە بێ ئەو دەنگەت لە بۆ یەکلا بکاتەوە دامەزراوەیەک نییە بۆ ئەو دەنگە بەس ئەو دەنگانی تخوا ماوەڵە حزبی شەهیدان و حزبی ئەنفال و برێم بنەماڵی ئەنفال و بنەماڵی پێشمەرگە قەی ناگە بەس شەهیدان ئەنفال تەرجمە نەکرێتن کە قسە دەکەی دوو یعنی لۆ ئەو دووە و ئاوا شتەچی ینی ئێستا ئەمە چەند هاوڕێیەکین شتی زۆر گرنگبی بە سیگنال قسە دەکەین بەنمونە بە سیگنال یان ئەوەتە چاوەڕێ دەکەین تا یەکتر ببینین برا بەجددی ینی دوو کەس دێ ئەو شتە خەتەرە دێ لەگەر یەکتر باز دەکاتن بە تەلەفۆن کە بە وەتسئاپ کۆنتترۆل ناکرێت بۆ زانیاریتان وەتسئاپ کۆنتترۆل ناکرێت ئەوەی تا ئێستا هەیە وەتسئاپ ئەوانە کەس پێی کۆنتترۆل نەکرایە دەنگێکەوە بی هەمووی تەلەفۆناتە کەس هەیە بێ دەبنگ بێ ئەو بەهەرحاڵە منەوە نازانەوە دەکرێت لیژنەیەک تەحقیق بکە پارتی ئەوەی کردی ئێستا کە دەداتە دادگای فیدرالی هەتا دادگای فیدرالی بڕیار دەدا مەسەن لە حکوومەتی عێراق مانگە چی پێ دەوێت تێم دەکەی انتخابات هەمووی دەڕۆژمایە دەداتە کۆمسیۆن دەرێت تحقیق لێ بکە ئەویش وەختی دەوێتن پێم دەکەی یعنی هەمووی وەختی دەوێتن لۆ پارتی ئیتر گرنگ حاڵەتەکەیە پارتی دەزانێت ئەو کوڕەی ئێستا نامینێ هەمومان منتەین بەخۆش 46 کورسی 45 کورسی و 11ەکەی ئاو ئاوڕۆی کورد گوتنی ئاوڕۆی ئیتر مشکلە دروست دەکە بەڕاستی ئەڵێ ڕێی پارتی وایە من ئەوە ڕێی پارتیت پێ دەرم زانیە ڕێی پارتی وایە چێتی ساختەکاری دەکە لەگە ئێران ڕۆحی چووە من سێ چار ڕۆژانی ئەوە بە من گوترایە کە پارتی ترسی هەیە پاڤێل یەکێتی تەزویر بکە بێمنەتە ئەویش ڕۆحی چووە کە پێی وایە تەزویری لێ دەکرێت بۆیە ئێستا ئیژە سە دووسێ ئیتیزا دەکە تا ئاخر ڕۆژیش بستە ئینتخابات کە نەتیجە دەرچوو بەخۆی 50 زائید یەکی لیستەکان 20 لیستە بەنمونەی کوردستان 11 ئیقناع دەکاتن ڕەت بکەنەوە کە ڕەت بکرێتەوە ڕەت دەکرێتەوە دوو بەرەو گرژی و ئالۆزی بڕوە ئەوەی بە من گوترایە ئەوە چار ڕۆژە پارتی نەک ئەو دەنگانە چەندین دەنجیت کە چەندین کەسیت کەی وەکو هاوکارزا فرێ دەداتە بازاری دنیای تەشەنوزێکی زۆر خراپ دروست دەبێت چێتیش دروست دەکات یعنی ئەو حاڵەتە هەیە من نازانم یعنی بەجددی ساختەکاریە دەیکەن تەمسیلی یەکەم بڕوا ناکەم ئەم بۆ خۆم ئەگەر ئەو خەڵکەی کە هەیە پێی وایە ئەمن پێم وایە ئەوە شەڕی کورسی و پارەیە شەڕی سڵتەیە دیتان ئامۆزاکان یەکتر دەدەن تێم دەگەی یعنی پاڤێل و قوباتیان لاهورچیان لەگە یەکتر کرد نێچیر و مەسوور چ لەگە یەک دەکەن ئەجەنۆرەی دوو حزبە براکەم ئەو شەڕی سڵتەیە سڵتا وە شەڕێکە چەندین دەوڵەتی داگیر کرد ئاگر خۆشکەری وەکو شەڕی ناوخۆ بەس بە ساردیە یعنی بڕوا بکەن ئەوە نییە ڕاستە پارتی وێچێتی و هەموو لە ئەمور ڕێکخراوەکی جیهانی بۆ زانیاریتان هەموو حزبەکان نە ئەوروپاش کە دەتە ئینتخابات زۆر تونندە بن لەگەیەکتر هێور دەبتەوە ئەوە قانونە بەڵام وەسیلەی زۆر خراپ لەو ماوەنە فرێدن ئەمن نازانم ئایا ئەو وەسیلانە ئیتفاقیان کردیە یان نا بەس ئەمن دەزانم ئەوە شەڕە لەسەر سوڵتەیە برا ما دەزانین منداڵەکانی مەسعود بارزانی لە نێوانخوایان زۆر مشاکلیان هەیە بەنمونە زۆر کە هەیە زیاتری درایتی هەیە کەمتری درایتی دۆرەی دوو حزبە کە شەڕ دەکەن لەسەر سوڵتا شەڕەکەی وان لەسەر خاچی کوردستان نییە کەسیان باز ناکەن شەڕی وان لەسەر شتێکی جوان نییە شەڕ لەسەر سوڵتە و پارە و نەفت و مەناسب و دیدار و جیهانیەکان یعنی بۆی ئەو شەڕا بە بچووک سیر مەکەن شەڕە لەسەر هێز ماکت هەر یەکە چ دەسەڵاتێکی هەبێت بنمونە کاکە کەس ئامادەنی ئەوڕۆ لە ناو کورت فەراشەش بەجیبێری فەراش 30 ساڵە لە فەراشە پێی بڵێ بڕۆ پێی ناخۆشە مدیر مەکتەبێک برێوەرە کاک مەسعود نەسروریاڵە لۆمارێ کورسەکەی سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت بەجیبێت ئێ وەڵا بەجینایلی بەخۆشی بە ناخۆشی بەجینالی بەرحاڵ پارتی هاوڕێنە هەواڵەشم بەبیراتەوە زۆر چاوی لەوەیە دوێنێ
7 ئۆکتۆبەر بوو کە ئیسرائیل لە ئێران و عێراقدا تاوان ئەگەر لە ئێران و عێراق بدرێ بە تایبەتی لە عێراق بکڕەتە حاڵەتی تاڕیئی ئەمنی دروست دەبێ ئەو دەمی انتخابە هەموو شتەکان ڕادەوەستی پارتی گرێوی لەسەر ئەوە دەکرد کە نەبوو ئەڵێن ئەم برادرەگەەوە تەفسیرە کاگای زۆر لە نزیکانە هاوڕێ منە قسانە دەکەم بڕوا بکە زۆربەی ئەو خەبەرانەی خۆم نییە خەڵکە پێم دەدا بەس دەمەکە لەگەڵیان دەناسم لێیان نزیکە لە هەردوو لە نزیکە پارتی دوێنێ ساوی لەوەیە ئێستا ساوی لەوەیە لە عێراق بتە شەڕ لە بدرێ حاڵەتی تاریخدا بندرێت انتخابات ڕگابتەوە بەبێ ئەوەی هیچ سەرێشەی لە دروست بی تەواو لە کۆڵی دەبتەوە کە ئەوە نەبی ئیتر هەم پارتی وەرەقەی نوێ فرێ دەداتن هەوڵەکێ هەمومان هەوڵ بدەین زەخت لە پارتی و لە یەکێتیش ئەو انتخاباتە بکرێ پرۆسەیەکی دیموکراسیە گۆڕانکاری لە هەموو ئەوروپا لە جیاتی شۆڕش و خەبات و هاوڕێیان نەگەرێت و بە انتخابات شتە گۆڕانکاری بکرێ وەزعک گۆڕی خەڵک لۆ پەنال و توندی توژی و خەبات و بارەگا سوستان و خۆپشاندان و ئیمزا دەکات وانیا ئەگەر لە ئەوروپای بۆیە خەڵک ئەو شتانە ناکە لەبەرەوەی پرۆسەکە هەیە بۆیە هەوڵ بدرێت بە هەموو شوێک ڕێگا لە گرژی بچیە ئەوە زۆر گرنگەوە ئیش هەموو حزبەکانی کێیە حزبەکانی کە زەرمەندیەکەم پارتی وێژێتی هەر دوولاک زۆنی خۆیان بەڕێوە دەبن دزی خۆیان دەگەن حزبەکانی کە پێدا بگرن کە دەبی ئەو انتخاباتە بکرێ زەخت لە ئەوەی نێودەوڵەتی بکرێتن بۆیە پارتی ئەگە بزانی جێشی دەکو پارتی لە وەزعی لارە یعنی وەزعی خراپە هاوڕێیان بە جددی لەبەر ئەوەی پێشترێ کۆمسیۆنی لە دەست بووە 11 کورسی لە دەست بووە براکەم دنیایەک دەنگی وەهمی لە دەست بووە ئەیەکێتی ئەوانەی لێوەگرتیەوە بەسای ئێران بەسای عێراق بەڕاستی دیتان چ حملەیەکرا لەسەر پارتی یەک دنیا گورس ئەوە بوو ماڵی بارزانی لە مەسعود مەسرور ئەوە لۆ ئێران لۆ عێراق چوون هەموو سازشەشیان کردیان هەر بۆ زانیاری خۆتان بڕوا بکە خەڵکێ من نامێ ناو بدەم زەختیان لە ئێران کردیە دەبی لەو انتخاباتانە بێدەنگ بی دۆستی ئێرانە بێدەنگیشیان کردیان خەڵک هەیە چەندین کەس هەن ئەوە دوێنەوتم ئەو خەبەرە چەندین کەس هەن پارەی خەیاڵیاندایە لە نێوان ڕۆژنامەنووس و وێبسی دەکات 50 بۆ 150 وەرەقە بەس بێدەنگ بن لەو انتخاباتی بەس بێدەنگ بن لەو انتخابات هێمە لە هۆری نورۆدین وێسی سەرپەرشتی ئەو پارە بەخشین و ئەوانەیان کردیە یعنی خەڵک هەیە بەسای شکایەتی قانونی لۆشی مەلەسەرە شکایەتەکان لۆ ڕادەگرم وسکت بە لەو ماوەی یعنی ئەو حاڵەتانە زۆر بووە لەبەر ڕەوشی پارتی موئهل نییە لە بۆ ئەو انتخاباتە ئەوەی بە من گوترا لە گرژی زیاتر دەڕۆ هیوادارم هەڵەبم بەس ئەو انتخاباتە بشکرێ ڕادەوەستی بە ناوی ئەوەی تەزویرە تێک پێک دەدرێتەوە و ئەوە دوای انتخاباتی هەرێمی کوردستانە کە هیوادارم ئەمن غەڵەت هیوادارم من لە مێژە کەسێکی نزیک پێی گوتم قادر ئەو دوای انتخاباتی هەرێم دەبیت باشە دوای انتخابات وەزعەکان شەڕە لەسەر سۆڵتە بە قوربان کەس نەڵێەوە تەمسیلیە زۆر ئەوە شەڕە وەکو گوتم کەس ئامادەنیە مدیر ئامەچی بەجیبێری کورە فەڕاژەشی بەجیبێ وەڵام مەسڕوو بەجی ناری برا بەخۆشی و ناخۆشی پارتی هەولێر تەسلیم ناکە دەنگی پێویستیش نانیەوەشی جاران ئەوها بە کەیف خۆی بڕیار بدا وەکو مەسڕور بارزانی کە دەیگوت شتەشی بێنەوە بێ بۆ ئەوی بێنەوە لە بەرامبەرمان خاترتان بگرین ئەو باوکەی مرد یعنی لۆ لە بەرەوەی کاکاوەتە سەیری لای ئێمە بکە من لە فەیسبوک کردیتم ئەو دەنگکان دیارە یعنی ئەوەکان دیارە بەڵام لە تەلەگرام کەس نابینی کاکە پارتری کەمترین دەنگ دەنگیت کەمترین دەنگ ڕاستە بەشەی ئەوەیە لە لەکنەمە جەماوەریان کەمە ئێ بەس کاکە بەدامانە دوو قات و سێ قات بی وەرە بڕۆ حزبیت کە سێ قاتی پارتی دەنجی هینایە تازە پێڕاگەیشتینە یعنی تازە بڕەوە دەنگدانەکان بە و جوزبەی بڵاو دەکەینەوە بۆیە هاوڕێیان ڕەوشەکەیە یەکێتی داشی سوارە لەگە ئێران و عێراق وەزعی باشە پارتی وەزعی خراپە پارتی ئامادە نییە ئەو هەڵبژاردنە بەخۆشی یان بە ناخۆشی یان ئەوەتە کە کرا ئەو دەمی مەسەلەن 20 لیست بەشداری کرد 11 لیستی قناع پێ دەکاتن دەڵێ ئڵغا دەکەینەوە ئەخیری خێر بێ من حەزم لەوە نییە بەس ئەو ڕۆ ئەوە هەیە بەڕێزان من ملیۆن جار برم ئێستاش دووپای دەکەم ئەو قسانەی ما
ڕەبتە بە هاوکێشەی منتیقەکە شەڕی عێراق و ئیسرائیل و لوبنان و ئێران و ئەوانە هەموو ڕەبتە پێی بەنمونە ئێستا ئیسرائیل لە ئێران و لە عێراق بدا فعلا انتخابات ڕادەوەستی ئەوە دڵنیا بن لەبەر ئەوەی حاڵەتی تاریکدا دێ و سوودانی ئێستا بۆ زانیاریتان هەموو هەوڵێک دەدا کە ئەو میلیشە عێراقیانە هجومی سەر ئیسرائیل نەکەنەوە بێ عێراق تێوە نەگرێتن و ئیسرائیل ئێستا کە لە لوبنان تەسفیە دەکات ئەوەیان بزانم ئەو یعنی ئەو تەحلیلاتە ئەوە تا لوبنان تەسفیە تەواو نەکرێ نایەتە سەر ئیسرائیل و عێراق بە هیواشن ئەو دوو هەفتەیە ئەو شەڕ و شۆڕە نەبیتن ئەڵەگە ئێران تەشقەڵک بە ئیسرائیل بکە ئیسرائیل فەڵەستینی نەکۆر کردەوە چوو لوبنان لە کۆڵ کاتە دێتە سەر عێراق و ئێران ئەو دەمیتن بەس ئەو دەمی عوزرێک دەبی کە ئەو بدرێ بەهەرحاڵ ڕەوشێکی خراپ لە گۆڕە هەیە بە خۆشییان ناخۆشی ئەو انتخاباتە ناستە سەرێ و هیوادارم ئەمە غەڵەت بین تەقیماتی نوێ هاوشێ نوێی سیاسی بێتە ئاراوچکۆ گوتم سیاست میادماتیک نییە زائدێک دەکات و سبەی ڕووداوەکی گەورە بێتە پێش هەموو شتەکان ئەلغادەوتەوە بەڵام هەموو ڕۆژەکە بەرەو خراپی دەڕوە و هیوادارم ئەمەش هەڵە بین هەموو لایەشمەندەی پێدا بگرین هاوڕێیان قسەی کۆتایی پێدا بگرینە سەر ئەو هەڵبژاردنە بکرێ چەندەش بە پاچیبی ئەوەندە باشترە لە بۆ هەموو لایەک و ئێستا بەڕێزان دار و بەرد ئەڵێ لەو دایرێ ئەو بۆ کاکە وەڵای ئەو ملیۆن جارەوە برن هەردوو حزب دوو هەفتەیە دەستیان پێکردە هەویە وەرەگرن هەندە شوێن یەکێتیەکان دەنجیشیاندا من لەگەڵتاندامە نازان پێیان تەبع دەکەن ئەو حاڵەتانە لە هەردوو دەڤەر هەردوو حزب دەستیان پێکردێ بەس ئەوەی ئەمە بزانین انتخابات تەزوید ناکرێت پەنجەمۆرەکەی دەویرەکە دابیتن کەمترین حاڵەتی تەزویر دەکرێت بۆیە بڕۆن و هەوڵ بدەین بە هەمومان انتخاباتە بە پرۆسەیەکی دیموکراسی نەوەک بە شێوازشکە تێک و پێک بچیتن وەزعەکە گرژبی کە بەرەو گرژی دەڕوە کاتی کە فڕێ دەدەن باشترین نمەک و دوونمی هاوکارزاف و نیاز دەرگەڵە یادەگۆڕێت چاوەڕێ بکەن زۆر ئەوەی کە بێتە گۆڕە ڕێز و سوپاس بۆ ئێوەش کە ئەو ماوەی لەگەڵمدا بوون کاتەش خۆش